شێوی و دڵە ڕاوچێ و یان تومەتبارکردنی یەکێتی یان ئەم پاشەکشەی هێزەکان بخەنە ئەستۆیان چەند کەسێکی یەکێتی نیشتیمانی کوردستان و ئەمە دوورە لە ڕاستیەوە دیارە شەیدەکانی ئەم شەو پێشمەرگەکان لە چەندین شوێن و چەندین حەجی شعبیان کوشتووە ئەمە دەرەخاکە هێزەکانی پێشمەرگە شەڕی باشیان کردو بەڵام بە دڵنیایەوە ڕەمێ لە هەندێک شوێن کە هێزەکان پشتیان گیرەوە پاشەکشیان کردووە هێزەکانیش هاتوونەتەوە چواردەوری کەرکک و خەندەقەی چواردەوری کەرکک بەڵێ ڕەمێ هەندێک هێزیان کە ناکرێت لە دەبابەیان ئەوە لە سنگەری پێشەوە بیان هەندێک هێز پێویستەکە کە لە شەڕێکی خۆرز بووە چۆتەوە پشتەوە ئیعادەی تەنزیمی خۆی بکاتەوە بەڵام بەداخەوە هەندێک کەناڵ بە شێوازی دیکە خۆ ئێمە ئەگەر باسی سنگەرەکانی یەکێتییان مەحوەرەکەی برای بەڕێز کاک وەستا ڕەسوولوانە بکرێەوەی خۆمە لە عەبڵا و ئەو شوێنانەی دیکە ئێستا کە چۆل کراوە کوێیە و پێم وایە تەحریکێکی ناڕەوا هەیە و خەڵکی کەرکووجی شایەدی ئەوەنە ئێمە ئەم ڕۆژەمان بە چاوی خۆمانە بینی بۆیە لە یەکەم ڕۆژە نیگەرانی خۆمان دەربڕی کە هەوڵ بدەین کە کێشەکان بە گفتوگۆ چارەسەر بکەین و ناتوانین ئەم دۆخی ئێستا کە بە خۆتان ئەزانن لە هەوڵی چارەسەرکردندا بووین بەڵام ئێستا هێزەکانی پۆلیس و ئاسایش و دەستگاکان کاری خۆیانەکەن و دۆخی کەرکووک ئارامە.